فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، شارەزابوون لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر پێویستە. شارەزابوون تەنها بریتی نییە لەوەی ئێمە شارەزابین لە دروشمە ئاینیەکانمان لە عیبادەتەکانمان. بەداخەوە زۆربەی جار مسلمانان بەگشتی و بەشێکیش لە بانگخوازان لەگەڵ ڕێزم بۆ هەمویاندا زیاتر تەرکیز دەکەنە سەر ئەوەی کە ئیسلام بابەتەکانی دەستنوێژ و نوێژ و زەکات و سەرفترە و خێری عومرەی ڕەمەزان و کە لەوە دەچێت زۆربەی عامی مسلمانان ئەلحەمدولله چونکە ملەتی ئێمە لە دێر زەمانەوە دیندارە لەم بابەتانەدا زیاتر شارەزا بووە. بەڵکو ئەوەی زۆر گرنگە بریتیە لە شارەزابوون لە بابەتی تەوحید و لا ئیلاهە ئیلا اللهدا. ئینسان ئەگە عەقیدە و بیر و باوەڕەکەی دامەزراو نەبێ بەڕاستی چێژی عیبادەتەکانیش ناکە. بە هەزاران خەڵک هەیە لە جیهانی ئیسلامیدا لە تەسبیحەوە دەڵێ لا ئیلاهە ئیلا الله لا ئیلاهە ئیلا الله. خۆمە هەر شتێکی زۆر باشە، زیکری خوا بە زمان تابێ ئەلحەمدولله چانێت وە قسەی بەتاڵن نەکردووە، بەڵام ئایا تێگەیشتن لە مانای لا ئیلاهە ئیلا الله گرنگتر نییە؟ بە بێگومان زۆر گرنگە، چونکە ئەمە خاڵە ئەساسیەکەیە. لا ئیلاهە ئیلا اللهش ئینسان لە کوێوە لە ماناکەی حاڵی دەبێ؟ لە قورئانەوە. گەڕانەوە بۆ قورئان لە مانگی قورئاندا بەڕاستی ضرورە لە هەموو شتێک زیاتر. ئێمە هەمیشە هەموو مانگەکان بە تایبەت لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش دابین. واللهی زۆر جار وامان لێ هاتووە لەوە دەچێ بێ ئاگابین لە ناوەڕۆکی قورئانە کە بەداخەوە مامۆستا سوزدەی تیلاوەی برد لە ناو نوێژەکەدا. جاری وایە مسلمانمانم بینیوە، من جاری وایە لە دوای مستەفەکان نوێژم کردووە، فەقیرێ مسلمانی وایە سەری سوڕماوە، ئەرێوە چ بوو؟ مامۆستا بورایەوە کەوت، یوای هەروە ڕادەوەستی، یوای سەیری خەڵکی تر دەکا. یعنی تۆ لە ناو جیهانی ئیسلامیدا وی لە ناو هەموو مزگەوتەدا هێشتا بێ ئاگایە لەوەی لە ناو نوێژدا سوزدەی تیلاوەبردن هەیە. مامۆستا عەلی باپیر لە کتێبێکی دەنازام، کتێبەکەم لە یاد نییە کامە بوو، بەس دەقیق خوێنمەوە، ئەڵێ جارە کۆمەڵێک میوانم هەبوون لە نوێژی بەیانیدا ئەو ئاەتانم خوێن کە ئاەتی سوزدەی تێدا بوو. چوومە سەجدە، ئەڵێ لە دواییدا کە سەلامی نوێژ درایەوە میوانەکانم وتیان وەڵا مامۆستا خوا ڕەحممان پێ بکات سەرمان لێ شێوە، ئەرەوە چ بوو؟ دوانیان وتیان وەڵی کە تۆ کەوتی ئێمەش کەوتین. وتم مامۆستا بێت بورا بۆیەتەوە با ئێمەش وەکو ئەوی بکەین. دوانیان وتیان وەڵی ئێمە هەر بە پێوە ڕاوەستاین. وتمان دڵاهی نازانم، جا من شتێک نەزانم چێ بۆ وا بکەم. ئەوەی یەکیشیان وتی وەڵی ئەوەی کەوتیان چوینە سوزدە، وتیان لەگەڵ عامێ دەچینە شامێ، مامۆستاوای کرد با ئێمەش بچین وا بکەین. ئەوەی کە نەیزانی بوو چ باسە، وتی وەڵا شتێک نەیزانم ناچمە سوزدە بزانمەوە چ بۆچی وای کرد. یەکیان وتی وەڵی هیچم نەدەزانی، چوومە ڕکوع، وتم خەیر الئوموری ئەوسەطها، باشترین شت ئەوەیە نام سەر و ناوەسەر، نە بە پێوە بووم نەبچمە سوزدەی لە ڕکوع بم. بۆیە زۆر ضرورە ئێمە یعنی ئەم قورئانە پڕبەرەکەتە لە هەموو ماناکانی ئاگادار بین. بە تایبەتی عەرزم کردن باوەڕتان بێ زۆر لە بابەتی دەست نوێژ و نوێژ و ئەوانە لە مانای لا ئیلاهە ئیلا الله ئاگاداربوون زۆر شەرتە. ئەو لا ئیلاهە ئیلا اللهە کە خوای پەروەردگار لە ئاەتی 19 سوڕەتی محەممەدە صلی الله عليه وسلم، سوڕەتی محەممەد صلی الله عليه وسلم زۆر بخوێنن، زۆر تەرکیزی بکەنە سەر. لە ئاەتی 19دا خوای پەروەردگار دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله. إن شاء الله چەند دەرسێک بەس لە خزمەت ئاەتی 19 سوڕەتی محەممەددا دەبین صلی الله عليه وسلم. ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی ئیماندار هەمووتان فاعلم یەک بە یەکتان، واتە فاعیلەکەی ئەنتەیە تۆ لە محەممەدەوە صلی الله عليه وسلم خاتەمی ئەنبیا، هەتا وەکو یەک بە یەکی ئیمانداران من و جەنابتان. فاعلم بزانە أنه لا إله إلا الله، بدڵنیاییەوە و بەیەقینەوە هیچ شتێک پەرستراوێک نییە لە گەردووندا شایەنی پەرستن بێ
شایەنی سوش دەبووە بردن بێ، شایەنی هاوار بۆ بردن بێ، شایەنی لێپاڕانەوە بردن بێ، شایەنی ڕجالێکردن بێ، شایەنی ئومێت پێبوون بێ، شایەنی لێترسان و ڕجای ئەوە بێ مصیبەتت لەسەرلادا ئەبێ هەر هەمووی ڕەفزکەی. إلا الله تەنها زاتێک کە مەخلوق نییە و خالقەکە ئەڵڵایە سبحانه وتعالى. جا ئەمە خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم زانیوێتی، بەڵام ئەی بۆ خوا دەفەرمێ فاعلم أنه لا إله إلا الله. حەز دەکەم ئەو پرسیار لە بەڕێستان بکەم، بە بێگومان هەر کەسێک کە هاتە بازنەی ئیسلامەوە دەزانێت کە لا إله إلا الله هیچ شتێک شایەنی پەرستن نییە ئیلا ئەڵڵا نەبێ. جا ئەم زانینە لەگەڵ شارەزابوون، ئێمە زنجیرەکەمان شارەزابە، زۆربەی خەڵکی ئیماندار هەیە هاتۆتە بازنە ئیمانیشەوە، الحەمدوللا سەری بچێ نوێژی ناسێ، ڕۆژی ڕەمەزانی قەت نەخواردووە، کەچی بڕواتان هەبێ هێشتا لە لا إله إلا الله شارەزانیە، لەگەڵ یا ئەڵڵادا هاواری هەزار شتێکە یای کە لە پێوە دەنێ، بەڵام دروست نییە ئەو کاتە ئەگەمەگە خوا بە ڕەحمی خۆی بە نەزانی خۆی لەگەڵ کاینانسی بێت ئینسان دەبێتە مشریک، لەگەڵ یا ئەڵڵادا هیچ یا ئێشکە لە کەون و کائیناتان نییە. هێشتا خەڵکێک هەیە لە جیهانی ئیسلامیدا دەسێتە سەر قەبرێک و مێدی وایە حەوجا بە دەوریا بسوڕێتەوە حیوانێک سەر بڕێ منداڵی دەبێت، وەڵڵا مەگە ئەوە خوا بە ئەرحەم الراحمینی خۆی بە نەزانی خۆی لێخۆش بێ، ئەینا فەورەن کافر دەبی. یەکسەر وا بزانی قەبری پێغەمبەرێک، قەبری ساڵحێ، قەبری پیاوچاکێک بە دەوریا بێ و حیوان سەر بڕی و منداڵ بەدەست ئەوە یان لەگەڵ خوادا دەسەڵاتی هەیان دەنگی تۆ ئەوەندە بەخوا ناگە و دەبێت ئەو بۆت بگەێنە، وەڵڵاهی مەگە خوا بە ڕەحمی خۆی ئەینا بە ظاهری شەریعەت تۆ لە دین دەردەچی بەوە. ئەوە لا إله إلا الله، ئەوە عەقیدەیە. جا هەرچەند تەوحیدەکەت بەهێز بێ باڵانسی ئیمانەکەت بەرز دەبێتەوە، چەندە لەگەڵ لا إله إلا الله دا تێکەڵاو بی و تێی بگەی ئەوەندە پلەی ئیمانت بەرز دەبێتەوە، چەندە لە تەوحید دوور کەویەوە ئەوەندە باڵانسی ئیمانەکەت دێتە خوارەوە. پاشان ئەوە قیامەتە ئێمە بڕیار لەسەر خەڵکەکان نادەین، بەڵام شەریعەت ئەوەیە لا إله إلا الله. ئەو لا إله إلا الله ئەو پرسیاری کە عەرزی جەنابتانم کرد بۆ خوای گەورە بە پێغەمبەری خاتم صلی الله عليه وسلم محەممەد صلی الله عليه وسلم و بە هەموو ئیمانداران تاک بە تاکمان فاعلم أنه لا إله إلا الله. بۆچی وا دەفەرمێ؟ خۆ زانیوێتی پێغەمبەر صلی الله خاتەمی ئەنبیایە، وا دەفەرمێ بزانە لا إله إلا الله، بۆ شارەزا بە لا إله إلا الله. چ بە ڕێزێک ئەگە وەڵامێکی ڕاستی لا بەسپاسی دەکەم، ئەگەر نەشوێ خۆم وڵامی دەدەمەوە لەبەر ئەوەیە کە ئەمە مانای بەردەوام بوونە، وەکو چۆن لە نوێژەکەمان دەڵین ئیهدینا الصراط المستقیم، یا ڕەبی خوا بەردەوام هیدایەتمان بدەی لەسەر ڕێگا ڕاستەکە کە سیراتی مستەقیم ئەم ئیسلامەیە، لێرەوە دەتبا بە بەهەشت، هیچ لۆفە و پێچ و پەنای تێدا نییە، شەوەکەشی وەکو ڕۆژەکەی ئاشکرایە. دینی ئێمە دینی کونج و کەلەبەر و قسەی دزی و ئەوانە نییە، دینێکی ئاشکرا و ڕوون، ئەم سەری ڕێک بۆ ئەو سەری بەهەشتە، لێی لامەدا قولاپەکانی ئەم لاولای ڕێگا نەدگرن دەتباتە بەهەشتەوە. بەڵام خوای پەروەردگار بەم لا إله إلا الله دەفەرمێت چۆن ئیهدینا الصراط المستقیم ڕۆژی 7 جار بە واجبی دووبارەی دەکەیتەوە بەبێ نوێژی سونەت، یعنی خوایان داوا لێ دەکەم بەردەوام بم لەسەر ڕێبازەکە. لا إله إلا اللهش ئەوەیە، بۆیە زانایانی پێشینمان دایان فەرموو زیکری لا إله إلا الله لە هەموو زیکرێک گەورەترە، واتە بەردەوام لەگەڵ تەوحیدا بژی، لەگەڵ لا إله إلا الله دا بژی، چونکە ئەگەر خەلەل لە لا إله إلا الله کەتدا نەبوو ئەوانی تر خەلەلەکان ئاسانە. خوا نەخواستە کەلێنێکت هەبێت لە شتەکانی تردا لە نوێژ و ڕۆژ و عیبادەتتدا خوای گەورە بۆت پڕ دەکاتەوە، بەڵام ئەگەر ئەساسەکە وێران بوو لا إله إلا الله کە بەردەوام نەبووی، ئەمڕۆ دڵت گەڕمە لەسەر لا إله إلا الله، وەڵا بەیانی دیسان سار دەبێەوە، گومانت بۆ دروست دەبێت، نعوذ بالله گومانی خراپت بەرامبەر بە ئەڵڵا بۆ دروست دەبێت، هەیە تووشی نەخۆشیێک بێ تۆڵەی خوا ڕقی لێم بێ لە خوا بۆ وای لێ کردم. ئەبێ ئەم لا إله إلا الله بەردەوام بوونی هەبێ لەسەری، بەردەوام شەو ڕۆژ هەموو ساتێک هەموو کاتێک، هیچ اعتمادێکت لەسەر هیچ مەخلوقێک نەبێ لە گەردوونە ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ سبحانه وتعالى. یەقینت هەبێ بەرزیتەوە، نزمیت، ڕزق و ڕۆزیت، شیفای نەخۆشیت، بوونی منداڵت، سەرکەوتنت لە بازرگانی، سەرکەوتنت لە خوێندنت، قەدر و ڕێز و حرمەتت، نان و ئاوت، ناوت، هەمووی هی خوای پەروەردگارە، بە ئەو هەمووی پێبەخشیوی و تەنها بە ئەویش لێت دەستەندرێتەوە. يدبر الأمر من السماء إلى الأرض. خوای پەروەردگار دڵخۆشمان دەکات لە سوورەتی سەجدە ئایەتی 5دا پەروەردگار دەفەرمێ بەڕێوەبەری گەردوون لە ئاسمانەوە ئەڵڵایە سوبحانه وتعالى بۆ سەر زەوی. هەر وەختەیە بەڕێزەکەم خەمت هەبوو، کێشەت هەبوو، گرفتێکی گەورەت هەبوو، ئاواتێکت هەبوو، مشکلەیەک ڕووی لە دڵ و دەروون کردی،
هەموو هەوڵەکانی سەبەبەکانی خۆت بگرە بەر. تۆ نەخۆشی بچۆ بۆ لای دکتۆر دەرمان بەکاربێنە، کێشەیەکی یاساییت هەیە پەنابەرە بۆ یاساناسێک لە ڕێگەی قانونی و شەرعیەوە لامەدە لە یاسا و لە قانونەکە لە ڕووی شەرعەکەەوە خۆت گونەهبار مەکە، معاملەی ڕیبەوی مەکە، بەڕێی ڕاستا بڕۆ. بەڵام دەگەیتە بنبەستێک سێ دەکەی زۆر زەحمەتە، ئەم کارە زۆر ئەستەمە ناکرێ، هەموو ڕێگاکانی گرتووەتە بەر. ئەوەی لەسەر شانی من بوو گرتم، خوا دەفەرمێ نائومێد مەبە، دڵت خۆش بێ، بیسپێرە بەو کەسەی کە لە ئاسمانەوە کاروباری هەموو سەرزەوی بەڕێوە دەبا. يدبر الأمر من السماء إلى الأرض. چەند ئاەتێکی لخۆشکەرە، هەمیشە ئەم ئاەتە لەگەڵ دڵی خۆمان نابڵێینەوە. خوایە گیان کاروباری خۆم دایە دەست تۆ، جات خوا کەسی وایە لە مەسئولێک پشت و پەنامەکە کە من لە تاقمی فڵان کەسم فڵان مەسئولە دەناسم، خرە خەمی چیمە، فڵان بازرگانی گەورە لە پشتمەوەی ئەگەر هەر داوای پارەی لێ بکەم پەکم ناخە. ئەی تۆ ڕەب العالەمین خۆی بفەرمێ هەموو کارەکان خۆم بۆ جێبەجێ دەکەم، خەبن نەبێت تۆ ڕاست بە لەگەڵمدا، واللهی پەیوەندەکەت ڕاست بێ لەگەڵ خوادا، دڵنیا بە خوای پەروەردگار دڵی مەخلوقەکانی خۆیت بۆ نەرم دەکا و خۆشی دەوی و ئاگاداری چت دەکاتەوە. زۆر جار خوای پەروەردگار بەڕێزان ئاگادارمان دەکاتەوە لە کاتێکا کەلامان داوە لە ڕێبازە ڕاستەکە، ئەوەش خۆشویستنە. واللهی خوای گەورە ئازاری هیچ بەندەیەکی خۆی ناوێ، مەینەتی بۆ کەس ناوێ. بەڵام ئەگەر ئیمانداری ڕاستەقی نەبی، نەخۆشت دەخا بۆی بڵێ یا ئەڵڵاه شیفام بۆ بنێرە. زۆر جار ئینسان خەریکە بۆ غڕا دەبێ، ئەگەر تەلەبەیەکی زۆر زیرەک بی حیشتێ لەبەر دەستە عاسیە نەبێ و مێشکت کۆمپیوتەری کار بکە، بڕواتان بێ خەریکە بێ ئاگا دەبی، توغیان دەتگرێ. جاری وا هەیە زۆر باش سەعید کردووە، کەسی سەی دەکەی نازم بووام لێ هات، خەریکە مێشکم شت وەرناگرێ، خەریکە لە ئیمتحانە لە بیرم دەچێتەوە، ئەو خوا خۆشی دەوی بۆی بە ئاگا بیتەوە. العەلیمە هەموو عیلمەکانی لایە، بەخوا زیرەکەی تۆ نییە، ئەو بەهرەیە خوا پێی بەخشیوی، نەچی وابزانیی خۆتە، نەچی خوا لە یادکەی، خوا بە ئاگات دێنێتەوە. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا تەفسیری نابلوسی لە تەفسیری ئەم ئاەتەدا ئاەتی 5 سوورەتی سەجدەدا لە تەفسیرەکە تەماشایکەن، باسێکمان بۆ دەجێڕێتەوە، دەڵێ کابرایەکی بازرگان بوو، یعنی نەک بازرگانێکی گەورە، نیمچە هەبوویەک بوو، بۆی باس کردم وتی مامۆستا دکتۆر بڕێک پارەم هەبوو، جا لەوێدا دەڵێ 13850 دۆلار بۆ لیرە بۆ نازام ئەو ئاوای نووسیەوە 13850 ڕێک بڕی زەکاتی ئەو ساڵم بوو لە مانگی ڕەمەزانە، بۆ نمونە خەڵک زیاتر ڕەمەزانان زەکاتەکەی دەدا. پارەکەم جیا کردبەوە، والله خێزانم هاتە بن کڵێشەمەوە، وتی ئەوە بەرەو جێژن دەڕۆین و ڕەمەزانە و میوانمان دێ و خزم و کەسوکار کۆ دەبێتەوە، ژووری میوانمان هەر قەنەفە کۆنەکانی 5 ساڵ لەمەوە بەرەو بۆ یاخی دەوێ و تەختەی دەوێ و نازام چی دەوێ، مێشکی کۆڵیم دەشمیست دەست لە پارەکانی کەم نەدەم، چاوم لەو زەکاتە وەرکردەوە، شەیطان ئالەوێەوە بۆم هات. بەڕێزان لەو کاتەدا کە خێرێک زیاد دەکەیتەوە، بڕوا بکە ئەم شەو بیخە بەیانی لەو شەوەدا شەیطان لێت نزیکە، فەقیری دەخاتە دڵتەوە. ئەڵێ بابە گیان وەڵی لەوانەیە زەکاتی تێدا واجب نەبێ، کوڕە و بڕە زۆرە، وەیە ئەگەر زەکاتت هەبوو ئەگەر خێرت هەبوو ئەمڕۆ مەیخە بەیانی، حتا دڵت گەرمە و پەیوەندی لەگەڵ خوادا بەهێزە مەیەڵە شەیطان بکەوێتە مامەڵەکەتەوە، حەقی فەقیر و هەژارە لە ماڵتا مەیهێڵەوە. ئەڵێ وەڵا قسەی ژنەکەم تەسیری تێکردم، دەستیشم لە مایە نەدا، وەڵا ڕێک سارەی زەکاتەکە 13850 کەم چوم دام بە قەنەفە و کەلیپەلی دیکۆری ناوماڵ و وەڵا ژووری میوانم پێ تەعمیر کرد. بوو بە جێژن من زەکاتم نەداکتم، دەی کوڕ ئەگەر لە دوای دا شتێک کەم دەستکەوتەوە کاتی چکە دەیدەم. ڕۆژی جەژن چوین بۆ سەردانێک، سارەم دەعمی کرد بە زەرەری خۆم کە مخالیف بووم لە کەسی بەرامبەرمدا بوو، بە زەرەری ساری پێشەوەش چوین وەصلی فیتەرم وەرگرت، سبحان الله دەڵێ بەخوا بە قەڵەم و کاغز لێکمدایەوە 13850 ڕۆیشتەوە، بەبێ ئەوەی نەزیادی هەبێ نەکەمی هەبێ. لەوێ داوەتم پەروەردگارە زۆر سوپاست دەکەم، نە 12000 بوو نە 20000 بوو، 13850 زەکاتەکە کە دانرا بوو من نەمدا، ڕێک خوای پەروەردگار دەرسێکی دادام بۆ تەمەنم بەسم بێ. من و تۆش زۆر جار خوای پەروەردگار خۆشی دەوین، نەهامەتیەکانی دنیا ئازارەکان واد لێ نەکەن، خوا نەخواستە لە لا ئیلاهە ئیلا الله و لە تەوحیدەکە دوورت خەنەوە. زۆر کەس کە تووشی هەژاریەک دەبێت، تووشی شتێک دەبێت، تووشی موسیبەتێک دەبێت، تووشی منداڵمردنێک دەبێت، تەلەبەیەکە هەز دەکات لە دەرسەکانیدا باش نییە، کەسێکە بەدڵخوازی ناگا، خەریکە نەعوذ بالله ڕوکنە ئەساسیەکەی دنیا و قیامەتت ئەو لا ئیلاهە ئیلا اللهەیە. تۆ بڵێ خوای گەورە بۆ وام لێ بکە، نەچی ئەو قسانە بەدڵتا بێت، بڵێ ئەوە خوا منی خۆش دەوێت، ئەوە خوا بە ئاگای هێناومەوە، ئەوە نوێبوونەوەی دین و ئیمانەکەمە زیاتر دەڵێم لا ئیلاهە ئیلا الله. بەڵێ يدبر الأمر من السماء إلى الأرض،
آخر قسەش ئەوەیە بۆ ئەوەی تەوحید و لا إله إلا الله کەمان بەهێز بێ. خوای پەروەردگار لە سوورەتی عەرافدا فەرمێ ئەلا له الخەلق چیش والأمر. ئەوە زۆر ئەوە عەقیدەیە بەڕێزان، زۆر ئاگاتان لە دینەکەتان بێ. هەرچی بەرنامەی سەرزەویە بە دیموکراسی و بە سۆشیالیزم و نازان بە 1001 ڕێگای چەوت و چەوێڵ بۆ مرۆڤدا دەندرێت کاکە ئەگەر مرۆڤایەتی لەسەر ئەم ڕێبازە بڕوا دەحەسێتەوە، بڕواتان هەبێ هەر هەمووی درۆ دەلەسەیە. ئەلا له الخەلق له بۆ حەسرە بەس الله سبحانه وتعالى بەتاک و تەنها دروستکردنی هەر هەمومان بەدەستی ئەوە. واللهی کەسێک هەیە بتوانێت چاوێکت بۆ دروستکە بە هەموو عیلمی سەرزەویدا تا قیامەتیش بڕواتان هەبێ کەسێ نییە بتوانێت چاوێک وەک ئەم چاوی خۆمان بۆ دروستکاتەوە. ئەو پەڕێتوانە کە لاشوشەیەکت بۆ دانیان گلێنەی پشیلەیەکت بۆ بێنێ ئەویش ئەی چی ئەوەی دروست کردووە هەر خوا دروستی کردووە. چێ هەیە دەنگی بیستنەکانت دەنگەژیەکانت بۆ دروستکاتەوە بەس الله. تاڵە قژێکت بۆ دروستکە لە نەبوونەوە کە خوا دروستی نەکرد بێ. چێ هەیە DNA ناو لە شتدانێ، چێ هەیە خانەیەک لە لەشدا دروستکە. ئەلا له الخەلق له ها پێشکەوتووە دروستکردن بەس شایانی ئەڵڵایە. ئەو هەموو شتەی کە لەم سەرزەویەدا هەڵە هەیە بت دەپەرستێ، هەیە پشیلە دەپەرستێ، هەیە خۆر دەپەرستێ. ئێستا نەفامی وا هەیە پەنا بەخوا خەریکە بە ئێمە بڵێ وەڵا کورد ئاگر پەرست بووە، هەی داما و جا ئاخر ئاگر خۆی چێبی پەرستی، ئاگر مەخلوقە بۆ ئەوەی تۆی ئیستیفادەی لێ بکەین نەک خواد بێ. نەوەڵڵا حاشا میلەتی ئێمە دایمە ئەوەندە ڕۆشنبیر بووە لە دێر زمانیشەوە ئاگر پەرست نەبووە سوپاس بۆ خوا. و میلەتێکی بەتوانە و عاقڵ و ژیر بووە هەر کە ڕووناکی ئیسلام هاتۆ یەکسە وەری گرتووە. میلەتێکی ئەوەندە پاچین تا ئێستا لە زۆربەی گەلانی سەرزەوی زیاتر ئیسلامەتیمان بە پاک و پوختی وەرگرتووە. لەسەرەوە ڕێبازەش الحەمدلله ئەو هەموو مزگەوتانی کە لە کوردستان و لە جیهانی ئێمەدا هەن لە هیچ شوێنێکی دنیادا زەحمەتە هەبن ئەم دینداریە جوانەی کە جەنابتان دەیکەن. وەیە ئێمە ئەسڵەن نە ئاگر پەرست بووین نە هیچ شتێک دەپەرستین. ئێمە وتومانە لا إله إلا الله ألا له الخلق والأمر. ئەمریش هەر دەبێت لە خوا وەرگیرێ. بەخوا قانون و شەریعەتێک نییە غەیری ئەو قورئانە ڕاستتر بێ دادپەروەریتر بێ مانەوەی هەبێ. لەوە ئەچێ یاسایەکی بەشەری بەڕێزان بۆ 10 ساڵ بۆ 20 ساڵ بۆ 100 ساڵ بتوانێت ئیدارەی شوێنێک بدا وڵاتێک بدا، بەڵام لە دواییدا بە کەڵک نامێنێ ئەکسپایر دەبێ شتی مرۆڤ وایە. بەڵام ئەوەی لە ئاسمانەوە هاتووە ئەلا له الخەلق والأمر. چۆن خوا منی دروست کردووە تەنها دەبێت ئەڵڵا منی دروست کرد بێ، هاوبەش نییە لە دروستکردنی منە غەیری ئەڵڵاهی تۆ هی مناڵەکانمان هەموو مرۆڤاتی هەموو زیندەوەران. بەخوا مێرولەیەک نییە لە ناو کونەکەیدا خوای پەروەردگار پێی بە ئاگا نەبێ، ماسیەک نێنە لە ناو قوڵایی زەریاکاندا ئەڵڵا پێی ئاگادار نەبێ. هەر هەمووی خۆی دروستی کردووە، ڕزقی هەمووی دەدا، سەرپەرشتی هەمووی دەکا، کاروبارت بدە دەست ئەو وله الأمر ئەلا له الخەلق والأمر. بڵێ خوایە بە شەریعەتەکەی تۆش نەبێ ڕازی نیم، شەریعەتەکەی خوا پەیڕەو بکەین. ئەمە مانای لا إله إلا الله بەقوڵی لە مانای لا إله إلا الله بەویست و ڕەحمەتی خوا تێبگەین. ئینشاءالله لە دەرسی داهاتوودا زیاتر لە خزمەت فاعلم أنه لا إله إلا الله ئەمجا دەچینە سەر واستغفر لذنبك هەتا کۆتایی ئاەتەکەی ئاەتی 19 لە سوورەتی محەممەد صلی الله عليه وسلم. لە مانگی قورئاندا زیاتر لە خزمەت قورئانی پڕبەرەکەتدا دەبین. ئەو سندوقەی لە دواوەدامان نابوو ئینشاءالله مسابقاتێکی خۆشە پێشبڕکەیە کە بە قسەی دنیایەوە خەریک نابین هەر لە خزمەت قورئاندا دەبین. دوای ئەوەی وڵامەکەمان گوت واتە دەرگای سندوقەکە هیچ کەسی تر تێی ناکە. ئەو وڵامانی کە تێی کراون برایانمان مامۆستانی بەڕێز جێی دەکەنەوە. وڵامە ڕاستەکە شەوی داهاتوو هەڵدەبژێدرێ لەبەر چاوی خۆتاندا وڵامە ڕاستەکە خەڵات دوو خەڵات بۆ برایانە، خەڵاتێکیش بۆ کچ و خوشکەکانمان لە مزگەوتی دواوە سندوقی خۆیان لایە. پرسیارەکەی شەوی ڕابردوو ئێمە زانایەکی کوردمان هەیە، مامۆستایەکی کورد زوبان بووە زۆر زانا بۆ تەفسیری هەموو قورئانی کردووە. ناوی مامۆستا یوسف بووە. مامۆستا مەلا یوسف نازناوی خۆی ناوە بە یەکێک لە خاوەن پێداویستە تایبەتەکان ناوی خۆی ناوە یوسف الأەسەم، واتە یوسفی کەڕ ببورنەوە وشەیە بەکاربێنن. هەست لە کوردی کەمتر ئەواز جاران وا بەکاردەهات. یوسفێک کە کەڕە گوێی نابیستێ، ئێستا بڵین نابیست جوانترە. ئەم پیاوە گوێیەکانی 100% تەواو بوون و هەموو شتێکی بیستووە، بەڵام بۆ ئەو نازناوی لە خۆی ناوە، بۆ ئەو نازناوی لە خۆی ناوە، بۆ ئەوەی بە خەڵکی بڵێ من قسەی نارەکانم ناچێتە گوێمەوە، من لە خزمەت قورئاندام، ئەوەی بەو بەرنامە ڕازی لەسەر سەرم، ئەوەی بەو بەرنامە ڕازی هەر قسەکانی هەر ناچێتە گوێمەوە هەتا لەو گوێم بڕواتە دەرەوە. و گوێم کەڕە لە باستی غەیبەتی خەڵکدا،
بەخوا پێم خۆشە بڵێن یوسفی کەڕ لە ئاستی بوختاندا نەگوێ بۆ بوختان دەگرم نەگوێ بۆ باسی ئەو دەگرم نەگوێ بۆ غەیبەت دەکرم کەڕ بم پێم خۆشترە نەک گوێم هەبێ بۆ باس و خواسی قسەی دنیای و قسەی نابەجێ کە لە قیامەتە لەسەری قەرزار بمەوە ئەو زانا گەورە خۆی ناونا شێخ یوسفی کەڕ شێخ یوسفی نابیس یوسف الئەسەم کە مفەسیرێکی گەورەی قورئانە و ئێستا چەندین نامەی توێژینەوەی دکتۆرا و ماستەر لەسەر تەفسیرەکەی هەیە و هەر جارە یەکێک جوزئێکی تحقیق دەکا و نامەی ماستەرەکەی یان دکتۆراکەی لەسەر دێنێ هەر کەسێ وەڵامەکەی ڕاست بوو بێ لە سندوقا لە دوایدا جیا دەکرێنەوە ئیشەڵا سبەی شەو خەڵاتی ڕاستەکان دەدرێت ئەم شەو پرسیارەشە عەرزی جەنابتان دەکەم لە قورئانی پڕبەرەکەت و بەخشش ئێمە وشەی الغەیبەتمان هەیە غەیبەتمان هەیە لا یغتەب بعضکم بعضا غەیبەت بوهتان ئفک قەذف ئەم چوارە لە قورئاندا غەیبەت بوهتان ئفک قەذف ئەم چوارە لە قورئانە هاتوون جیاوازی ئەم چوارانە چییە جیاوازی ئەم چوار مستەلەحە قورئانیە چییە هەر یەکەیان باس بکرێ و جیاوازیەکان ئەمەیە بوهتان ئەوەیە قەذف ئەوەیە ئیفک ئەوەیە غەیبەت ئەوەیە ئەوە بەدێ ڕێک بە نیو دێڕبۆن بنووسن ئەوەیە ڕوونی بکەنەوە نامەکە بخەنەوە ئیشەڵا سبەی شەو خەڵاتی ڕاستەکانی ئەم شەو جیا دەکرێتەوە دوو سبەی شەو خەڵاتی پرسیاری ئەم شەو دەدرێ بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله ئەوە یارمەتیەکیش دەوێت بۆ ئەو کەسانی کە بۆیان دەردەچێت و لە دوایشدا بەڕێزان ئەوەی وڵامەکەی ڕاست بوو ئێستا هیچی بۆ دەرنەچوو وڵامەکەم بە ئەمانەتەوە هەڵدەگیرێ لە کۆتا شەوی ڕەمەزاندا ئینشاءالله بڕیارمان داوە هەموویان دیسان تێکەڵاو دەکرێنەوە خەڵاتی یەکەم عمرەیەک بۆ ئەو کەسەی کە بۆ دەردەچێت نۆ خەڵاتی تری گەورەش کە بە بڕێک پارەی مادی یارمەتی ئەدرێن خوای گەورە یارویاوەری هەموو لایەکمان بێ خوای گەورە پاداشتان داتەوە بۆ ئەو کاتەی کە لە ماڵی خوادا بەخشیتان و ماڵەکانی هەموو لایەکتان ئاوەدان بێ وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم